نەخۆشخانەی سەلام یەکێک لە گەورەترین نەخۆشخانەکانی شاری مۆسڵ لە دوای کۆنتترۆلکردنەوەی بەهۆی شەڕ پێکدادانەوە کە بەرگریکردنی تیرۆریستانی داعش بردومانی کردنی فڕۆکە جەنجەکان بۆ سەر تیرۆریستانی داعش نەخۆشخانەکە بەم شوەیە بەشێکی زۆری وێران بووە. ئەمە تیرۆریستانی داعش بەرگریەکی زۆریان کرد لەم گەڕەکە گەڕەکی وەحدەیە نەخۆشخانەی سەلام کەوتۆتە گەڕەکی وەحدە لەم گەڕەکە تیرۆریستانی داعش زۆرترین چەکداریان لێرە کوژرا بەرگریەکی زۆریان کرد لێرە بۆی گەڕەکی وەحدە نەخۆشخانەی سەلام نەکەوێتە دەستی هێزانەکان بەڵام سەرنجام لە دوای 5 ڕۆژ شەڕ و پێکدادانی تۆند لەم گەڕەکە هێزانەکان توانیویان تەواوی گەڕەکی وەحدە کۆنتترۆل بکەنەوە و نەخۆشخانەی سەلامیش کۆنتترۆل بکەنەوە بەڵام نەخۆشخانەکە وێران بووە بەشێکی زۆری نەخۆشخانەکە سوتاوە لەم نەخۆشخانەیە ژمارەیەکی ئەوەندە زۆر تیرۆریستانی داعش کوژراون لە هەر دەرگایەک لەو نەخۆشخانەیە دەکەوە چەندین تەرمی تیرۆریستانی داعشی لێە لە سەرەتایاتنی تیرۆریستانی داعش بۆ ئەم گەڕەکە بەشی هەرە زۆری سەرکردەکانیان لە ژێرزەمینی ئەم نەخۆشخانەیە شوێنی حەوانەوەی خۆیان بوو چارەسەرکردنی بریندارەکانیان لەو نەخۆشخانەیەدا بوو. في هاي المستشفى السلام والذي تم القتل به أكثر من 200 داعشي جثثهم حاليا موجودة داخل المستشفى. لو نەخۆشخانەی سەلام زیاد لە 200 داعش کوژراون ئێستاش تەرمەکانیان نەو نەخۆشخانە جێماوە داعش لێرە بەرگریەکی زۆری کرد بەڵام زۆریشیان لێ کوژرا. الطرق مال المستشفى جگە لە نەخۆشخانەی سەلام ژمارەیەکی تری نەخۆشخانە کەوتونتە گەڕەکی وەحدە بەڵام زۆربیان نەخۆشخانەکان وێران بوون وەکو دەیبین بەهۆی ئەوەی کە تیرۆریستانی داعش لێرە بەرگریەکی زۆریان کرد بۆ ماوەی 5 ڕۆژ شەڕ و پێکدادان ئەنجا توانرا گەڕەکی وەحدە و ئەو نەخۆشخانانەی کە کەوتونەتە گەڕەکی وەحدە کۆنتترۆل بکرێنەوە بەڵام لە دوای کۆنتترۆلکردنەوە تیرۆریستانی داعش بەشێکی زۆری نەخۆشخانەکانیان وێران کردووە دوای ئەوش بەشێکی زۆری بەهۆی بردومانی فڕۆکە جەنجەکان نەخۆشخانەکان وێران بوونە زۆربیان نەخۆشخانەکان داڕوخاون بەهۆی بردومانی فڕۆکە جەنجیەکان یاخود ئەو بەرگریانەی تیرۆریستانی داعش لێرە کردیان بۆی ئەم نەخۆشخانانە نەکەوتە دەستی هێزانەکان بەڵام گەڕەکە کە ئازاد کرایەوە سەرجەم نەخۆشخانەکانیش لە ئێستادا لە تژار دەستی هێزە ئەمنیەکاندایە.